کاکستار بەڕێوەبەری بە وەکالەت کشتتوکاڵی هەڵەبجە ئەوە چەند جارە تۆمەتبارمانەکە ئێمەش خۆمان بە خاوەن مافەزانین لەو کێشەیەدا و چەند جار ئێمە پارێزگار و قایمقام و مدیر ناحیە و مدیری پۆلیس و بەڕێوەبەری ئاسایش هەموو ئاگادارمان کردووە لە کێشەکان و من خۆم وەکو ئەندامێکی ئەنجومەن کە 10 ساڵە نوێنەرایەتی ئەو ناوچەیەم کردووە هەموو خەڵکەکە ئەم ناسێ و ئەندامانی ئەنجومەن من ئەناسن کە مرۆڤێکی چۆنم من هەتا ئەو ڕۆژەی کە ئەنجومەنیش تەواو بووە لە 2014دا پاسەوانێکیشم نەبووە ئەو تۆمەتی زۆری خسوتە پاڵی ئێمە کەوا ئێمە چەکدارمان بردو سەری بەڵام ئەمە ئەسڵی نییە هیچ ئەساسێکی نییە سەر لە بەدەری هەموو قسەکانی وانە و ئێمە بە یاسا و هەموو کاتێویستومانە یاسا سەروەر بێت من لە بەردەمی هەموو پارێزگار و قایمقام و مدیر ناحیە و مدیری پۆلیس و مدیری ئاسایش وتومە من ملم لە هەموو باریکترە لە ئاست یاسادا یاسا ئەو ئەرزانە بدا بەوان ما بیدا پیرۆزیان بێ ئەمانە لە زمانی بەعسا وەختی خۆیان یەک دۆنویان دراوەتێ ئێستا ڕۆشتون زیاتر لە دەدۆنمیشیان کێڵاوە بەڵام ئێمە ئەوە 3-4 ساڵە هەر دەنگمان نەکردووە ئەوەی کە باسی بەڕێزی شەکەڵێک وایە هێزی چەکدار براوەتە سەر هاوڵاتیەکان بە پێچوانەوە وانە من بۆ خۆم لێ ئامادە بووم پۆلیس ئێستا بۆ دوورنەکەمەوە بەڕێوەبەراتی پۆلیس و ئاسایش بە پێی یاسا بە پێی فەرمانێکی کارگێڕی بەڕێوەبەری ناحیەی پیارە تەجاوزە بۆ لەسەر زەویەکان گەور ڕوخان و دووسکراوە ڕوخێنراوە دوایەوە ئەمان کە چوونەتەوێ هاوڵاتیان لە کردە ڤیددیۆکەشە دیارە کە پەلاماری خوشکەزایەکی ئەمە درێ و ئەو هێزە چەکدارە لەوێ باوام چ سکاڵای لەسەر تۆمارکەن و بۆ دادگای بسەلمێنن کە بزانین فۆتۆشۆبە یان دادگا هەیە سکاڵاش تۆمار کراوە پێویست بوو بەڕێوەبەری کشتتوکاڵی هەڵەبجە بە وەکالەت پەلەی نەکردایە سکاڵەکان لە دادگان با یەکلایی بکرێتەوە پێش دادگا نەکەوێت بۆیە لێرەوە بە داواکاری گشتی ئەڵێم و داواکارم لە بەڕێز ئەندامی داواکاری گشتی سکاڵای یاسایی تۆمارکە لەسەر خودی بەڕێوەبەری گشتی کشتتوکاڵی هەڵەبجە چونکە ئەمە زەعزەعایە و پێچوانە بە ئاداب و سیستەمی گشتی کۆمەلگایە و کێشەی کۆمەڵایەتی شتی خراپی لێ بێتەوە لەبەرەوە نابێ هیچ یەکێک لەلایەنەکان پێش یاسا بکەون